يقول ابن القيم هذه خصلة لا يخطها قلم ولا يتصورها بشر. خصلتي أخير براك أنا منو توي تاوانبار سر الرأي أوهمو چاکە ئیکە خوا لەگەڵی کردین 5 خەسڵەتەکە فەرمێ کە تەوبەت کرد بەوە کۆتایی نایە کە خوای پەروەردگار لێت بوورا و خراپەکانی بۆ گەڕیت بە چاکە. إن الله يحبك إن الله يحب التوابين. لو مقام دەرچوویت کە تۆ بێئومێد بی لە ڕەحمەتی خوا مادام تەوبەت کرد لە تاوان ئێستا تۆ لەو کەسانەی کە خوا خۆشی دەوێت. إن الله يحب التوابين ويحب المتطهرين. خوای گەورە تەوبەکارانی خۆش دەوێت ئەوانەی کە خۆیان پاک دەکەنەوە لە گوناه و تاوان خۆشی دەوێت. چێ؟ رب العالمین. پێتان وایە کەسێک کە خوا خۆشی بوێت بەختەوەری نەکات؟ پێتان وایە کەسێک خوای گەورە خۆشی بوێ عەزابی بدا و بیخاتە جەهەنەمەوە؟ دڵنیا بن نەخیر. خوای گەورە دەفەرمێ إن الله يحب المتقين والله يحب المتقين. خوا تەقوادارانی خۆش دەوێت. کە تۆ تەوبەت کرد خۆشی دەوێت کەواتە تۆ چوویتە ڕێزی تەقواداران. والله يحب المحسنين. خوای گەورە چاکەکارانی خۆش دەوێت. ئێستا تۆش چونکە تەوبەت کرد خوا خۆشی دەوێت تۆ لە ڕیزی چاکەکارانیت. کام چاکەکاران؟ من هو المحسن؟ الإحسان أن تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك. إحسان أوهي عبدك بين بيرشاوي خود بدرێژایی تەمەنی ئەوەندە لە خوا ترس بووە بەردەوام عیبادەتی خوای کردووە کە ئەنەما خوا دەبینێت ئەوەندە شەرمی لە خوا کردووە و هەستی بە مراقبەی خوا کردووە کە خوا ئەو دەبینێت. ئەوە محسینە خوا خۆشی دەوێن. ئێستا تۆ چونکە تەوبەت کرد خوای گەورە تۆشی خۆش دەوێت چوویتە ڕیزی ئەوە چونکە تەوبەت کرد. کەواتە براکانم مرۆڤ كل بني آدم خطاء هەموو کەسێ هەڵە دەکات بەڵام خوای گەورە دەرگای ڕەحمەتی وای کردوتەوە لە تۆ کە تەوبە بکەیت بە خەیاڵت دانایەت تەسەووری ناکەیت بگەیتە ئەو مەرتەبەی کە خوا خۆشی بوێت. 50 ساڵ 60 ساڵە تۆ تاوان دەکەیت لە ئەخیری عمرتدا تەوبەت کرد و گەڕایتەوە بۆ خوا لەوانەیە 5 ڕۆژ بژیت و بمریت 5 ڕۆژ عیبادەتی خوات کرد 5 ڕۆژ یادی خوات کرد و ذکری خوات کرد. التوبة تجب ما قبلها. ئەو تەوبەی تۆ کردت هەموو 60 ساڵەکەی عمرت دەسڕێتەوە ڕۆژی قیامەت. ئەگەر بێت و بە گوێرەی عەقڵی مرۆڤ بە گوێرەی دڵڕەقی مرۆڤ خوای گەورە مامەڵەمان لەگەڵ بکە باشە تۆ 60 ساڵ تاوان دەی 60 ساڵ بڕۆ ناو جەهەنەم 5 ڕۆژیش چاکت کرد 5 ڕۆژی بڕۆ بەهەشتەوە وانییە بەهۆی تەوبەکردنێکەوە. ئەگەر لە دوای تەوبەکەتەوە 1 دقیقە بژیت التوبة تجب ما قبلها. بەڵام ئێمە نازانین کەی دەمری براکە مەڵێ جارێ با 60 ساڵ تاوان بکەم مەڵێ لە ئاخیری عمرم تەوبە دەکەم چوزانیت کەی دەمریت. بۆیە فلنبادر بالتوبة والأوبة والرجوع إلى الله سبحانه وتعالى. با بگەڕێنەوە لای خوا براکانم تاوان بارانی وەکو ئێمە با بگەڕێنەوە لای خوا با داوای لێ خۆشبوون لە خوای گەورە بکەین با خوای گەورەمان خۆش بوێ بزانین چه نعمەتێکی بەسەر ئێمە داڕۆشتووە کە ئێمە لە تاوانیش داین.